خۆشەویستانی کورسان نیوز سڵاوتان لێبێ لەگەڵاو کارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین لە کۆتاییەکانی ساڵی ڕابردووە بژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەنجام درا بۆی حکوومەتی خۆجێی بتوانێت ورتر خزمەتی خەڵک بکات لە سەر جەمشار و شارۆچکەکانی عێراق ئەمە تەنها هەرێمی کوردستانی نەگرتەوە یان چوار پارێزگاکە هەرێمی کوردستانی نەگرتەوە لە ئەنجومەنی پارێزگای نینەوە یاخود مووسڵ یەکێک بوو لەو شارانەی کە بەر تڕندایەتی وێرانکاری داعش کەوت پێویستی بە خزمەتکردنە پێویستی بە هەماهەنگی و لێک تێگەیشتنە دوجار هەر قایمە و بە پێی حەجمی خۆی توانی کورسی لەو ئەنجومەنە بەدەست بێن یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ هاوپەیمانیەتێک لەگەڵ ئەو هێزاری کە هاوپەیمانێتی لەگەڵ کردوون توانیویەتی قایمقامێک و دوو بەڕێوەبەری ناحیە بەدەست بهێنێت ئەگەر چێمە هەندێک لایانی سیاسی کوردیشی نیگەران کردووە وە لە ئێستادا بەشێکی زۆر لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای نینەوە لە شاری سلێمانی چۆن بتواندرێت ئاوەدانی لە مووسڵ و لە دەوروبەری جارێکی تر دەست پێ بکاتەوە چۆن بتواندرێت بە لێکتێگەیشتن لە نێوان کورد و عەرەب و پێکاتەکانی ناو ئەنجومەنی پارێزگا خزمەتی هاوڵاتیان و خزمەتی ناو شار و قەزا و ناحیەکان و گوندەکان بکرێت پارۆڕاما شەو گفتوگۆکە لەم بارەوە بە میوانداری هەرێک لە بەڕێزان بەڕێز محەممەد عەبدوڵڵا زبوری جێگری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای نینەوە بەخێربێ و بەڕێز ئاراس محەممەد ئاخە دامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و کار لێ پرساوی مەڵبەندی نینەوە کاگەڕاتە ناویشت بەخێر بێ ئوستاز محەممەد دووبارە بەخێربی بۆ ستۆدیۆی کورسان نیوز بەخێربی بۆ سلێمانی ئەمڕۆ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانتان بینی هەڵسەنگاندنی بەڕێستان تێگەیشتنی بەڕێستان بۆ سلێمانی و کۆبوونەوەکەتان لەگەڵ سەرۆک بافڵ چۆن بوو؟ شكرا جزيلا في البداية بۆ بەڕێستان من دەمەوێت لە سەرەتادا سوپاسی کەناڵی کورسات بکەم لە هەمان کاتدا سوپاسی جێنابیشت بکەم کاکزانە بۆ پێشکردنەکەات و لە هەمان کاتدا بە خێراتنی بەڕێز کاک ئاراس لە پرسای مەڵبەندی هێچەتی لە نینەوە دەکەم ئێمە بە بانگشتی بەڕێز سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلێمانی کە پێکاتەبوون لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای نینەوە ئێمە وەکو کوتلەی نینەوەی داهاتوو ئێمە هاتین لەسەر بانگشتی یەکێتی بۆ شاری سلێمانی ئامانجی سەردانەکەشمان بۆ گەیاندنی ڕێز و پێزانین و سڵاوی خەڵکی نینەوە بوو بۆ خەڵکی هەرێمی کوردستان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ لە بەرامبەر ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئاسانکاری کرد بۆ هاتنی گەشتیارانی خەڵکی نینەوە و هاوڵاتیانی عەرەب کە لە نینەوە و ناوچەکانی تر بە مەبەستی گەشتیاری دەهاتن بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی ئاسانکاریەکە لەلایەن لێپرسەوانی سلێمانیەوە بە شێوەیەکی باش ئەنجام درابوو یاساکان جێبەجێ کرابوون لە هەمان کاتدا لە دوهۆک ئێمە لە هەمان کاتدا لە بازەکانی دوهۆکیش ئاسانکاری باش کراوە بۆ ئەوەی کە گەشتیاران بە شێوەیەکی باش بە شێوەیەکی ئاسان بێنە ناو هەرێمی کوردستان لە هەمان کاتدا هاتنمان بۆ ئەوەیە کە ئێمە جەنابی بابڵجەڵە تاڵەبانی سەرۆکی شەچی نیشتیمانی کوردستان ببینین لە هەمان کاتدا ئێمە ویستمان چاومان بکەوێت بە لێپرسراوانی پارێزگای سلێمانی بۆیە ئەم دیدارە 2 ڕۆژ دەخایەنێت لە هەمان کاتدا سوودمان لەم سەردانە ڕژگر بۆی سەردانی مەزاری جەنابی ماجەلال بکەین چونکە بەڕێزیانێکەکە لەو کەسایەتە عێراقیانەی کە مێژوویەکی زۆر گرنگیە لە عێراقدا لە هەمان کاتدا ڕۆڵێکی گرنگی هەیە لە پەروەردانی پرۆسەی دیموکراسی لە عێراقدا لە هەمان کاتدا بەڕێز بابڵجەلال تاڵەبانی لەسەر هەمان ئەو ڕێبازە دەڕوات کە سەرۆک مامجەلال لەسەری بووە ئەویش لە سیاسەتی یەکێتیدا ئەم سیاسەتەی مامجەلال ڕەنگ دەداتەوە لەم کاتەدا
لە هەمان کاتدا ئێمە ویستمان لەم سەردانەدا جارێکی تر سوپاسی خەڵکی سلێمانی بکەین لە بەرامبەر هەموو ئەوانەی کە پێشکەشیان کرد بۆ بەتایبەتی ئەوەی کە یەکێتی پێشکەشی کرد بە بەشداریکردنی لە ئازادکردنی نینەوە و لە هەمان کاتدا بەشێک لە ناوچەکانی پارێزگای کەرکووک لە هەمان کاتدا ڕۆڵی یەکێتی لە ئازادکردنی هەموو ئەو ناوچانەی کەوا لە ژێردەستی داعشدا بوون بێگومان ئەو هێزە لەم بوارەدا لەم پێناوەدا ژمارەیەکی زۆر شەهیدی بەخشی لە هەمان کاتدا ژمارەیەک زۆر پێشمەرگە لەم پرۆسەیەدا شەهید بوون. بۆیە هاتنی ئێمە ئەرکێک بوو کە دەبواە پێی هەستین سەردانی هەرێمی کوردستان بکەین بە تایبەتی شاری پارێزگای سلێمانی کە خەڵکی ئێمەی لە خۆگر لە ئاوارەکان بە تایبەتی دوای ئەوەی ساڵ 2014 داعش شارەکانی ئێمەی کۆنتترۆل کرد خەڵکی ئێمە ڕویان لە ناوچە ئارامەکانی هەرێمی کوردستان کرد. لە هەمان کاتدا باسمان لە ئەوە کرد کە چۆن ئێمە هەوڵ بدەین پشتگیری بڕیارەکان و سیاسەتی حکوومەتی ناوخۆی نینەوە بکەین و چۆن هەوڵ بدەین جۆرێک لە پێکەوە کارکردنمان هەبێ لە نێوان حکوومەتە خۆجیەکانی پارێزگاکانی هەرێم و بەتایبەتی پارێزگای سلێمانی لەگەڵ پارێزگای نینەوە بۆ ئەوەی ئێمە سوود لە ئەزمموی ئەم هەرێمی کوردستان وەربگرین بۆ پەرەپێدانی زیاتری پارێزگای نینەوە و جارێکی تر ئێمە سوپاسی حکوومەتی هەرێم خەڵکی هەرێمی کوردستان دەکەین بۆ ئەم پێشوازە گەرمی کە لە ئێمان کرد لە هەمان کاتدا من دەمەوێت جارێکتر سوپاسی لێپرسراوانی یەکێتی لە نینەوە بکەم کە بە سوپاسەوە دۆخێکی زۆر لەباریان بۆ ئێمە ڕەقسان بۆەوەی ئەم دیدارەی ئەمڕۆ و لە ڕۆژانی داهاتوودا ئەنجام بدەین لە هەمان کاتەوەکو فراکسیۆنەکەمان کە ئێمە ئەمڕۆ لێرە ئامادەین کۆمەڵک دیداری زۆر بە سوودمان ئەنجامدا لە هەمان کاتدا جەنابی سەرۆکیەتیمان بینی و ئەویش بەڵێنی پێداین کە بەم جوانە سەردانی نینەوە شکرن ئوستاز کاک ئاراس گرنگجی یەک ریزی و پێکەوە ژیان لە پارێزگای نینەوە چەند گرنگە بۆ ئەوەی بتواندرێت وەکەوەی باسی کرد کە مەسەلەن خزمەتی مووسڵ و بتواندرێت کە بە هەمان هاوکار و هەمانگ بن بۆ خزمەتکردنی سەرجەم خەڵکی ئەو ناوچانە. بەخێر بێ جەنابی نایبی ڕئیسی مەجلسی محافەزە ستار محەممەد عەبدوڵڵا جبوری خۆشحاڵ بووین هاتنتان وەختێکی باڵا لە ئەنجومەنی پارێزگای نیناوە بۆ شاری مووسڵ بۆ شاری سلێمانی. کاکە زانەدیارە مووسڵ شارێکی گەورەیە دووەم گەورەترین شارە لەسەر ئاستی عێراق نزیکەی ژماری دانیشتوانەکانی 5 میلیۆنە هەرچی نەتەوە و پێکاتێک لە عێراقا هەیە لە مووسڵ هەیە شارێکی گەورەیە بە هەموو پێکاتەکانی توانم لە عێراقی بچووک عێراقی بچووکەوە ئەم شارە لە مێژوویدا ینی جیاواز لە هەموو شارەکانی تر پێکاتەکان زۆر بە ئاشتی و برایەتی پێکەوە ژیاوانەنی خۆشەویستێکی زۆر هەیە لە نێوان پێکاتەکانی شاری مووسڵ زۆر بەداخەوە لە دوای ساڵی 2005 و 6 و ئەوانە هاتنی قاعدە و تیرۆرستان و دواتر هاتنی داعش شیرازەی پێکەوە ژیان و کۆمەڵک کێشەی زۆر زۆر گەورە لە شارە دروست بوو خۆتانیش وەکو ڕاگەیاندکارەکان ئاگادارن مەوزوعی قەت و عامکردنی ئێزدەکان دەرکردنی پێکاتی شەبەک و کاکەیی و مەسیحی لە دەشتی نیناوانی گرفتی گەورە دروست بووە ینی ئەم پێکاتانی کە لە شاری مووسڵن پێکاتی ڕەسەنی شاری مووسڵن ینی هەزاران ساڵە لەم شارە دەژیت. خۆشبەختانە لە دوای ڕزگارکردنی شاری مووسڵ لەژێر دەسەڵاتی تیرۆریستانی داعش وردە ئەم شارەیە دەکەوێتە سەر شارڕێگای خۆی چکە شارێکی گرنگە لە هەموو ڕوویەکەوە ئەگەر ئەمە باسکەین لە ڕووی بازرگانی لە ڕووی کوشت و کاڵ زانست و معریفەت لەم شارە زانکۆیەکی معتەرەفە دووەلیە بۆیە ئێستا بنیادنانەوە یان ئاواداکردنەوەی شاری مووسڵ قۆناغی باشی وەڕیەوە ئێمە دەڵێن لە دوای ئەنجومەنی نوێی پارێزگای مووسڵ کە ئەنجومەنێکی ئەکتیڤ و فعالە کە چەندین ساڵە کێشە و گیرت هەبووە لەگەڵێک بەڕێوەبردننی ناحیە و قەزا و قایمەقامەکان کە لە کۆبووی 20 ساڵ و ئەوانەیە بتوانن ئەم ئەنجومەنەیە کە بە هاوکاری هەموو لایەنەکان بتوانن ئەم کێشانە چارەسەر بکەن بە تایبەتی بەڕێوەبەری ناحیە هەیە 20 ساڵە بەڕێوەبەری ناحیە دەوامی نەکردی قایمەقامە هەر لە شوێنەکەی خۆتی پێویستی بە خوێنێکی بە ئەپدێتێکەوە ئەم ئەنجومەنەی ئێستا ئەنجومەنێکی فعال و ئەکتیڤن من
گەشتبینم بەوەی کە دەتوانن گۆڕانکاری گەورە بکەن و خوێنێکی نوێ بینەوە بۆی بتوانن شاری مووسڵ پێشکەوتنی زیاتر هەبێەوە ئێستاش بەڕاستی هاوڵاتیانی شاری مووسڵ زۆرە هەماهەنگ و هاوکارن لەگەڵ دامودەزگا ئەمنیەکان لەگەڵ دامودەزگاکانی بەڕێوەبردن ینی لە ڕابردوو چۆن لە سلێمانی ڕخنە دەگرا لەسەر ئەدای ئیشکردنیان شتێک قسە دەکرات ئێستا لە مووسڵش ئەمە دروست بوو ینی شتێکی بنیان نەرێنی هاوڵاتی بەشدارە لەگەڵ حکومڕانی دەڵێ لەم شوێنە خەڵەل هەیە لەم شوێنەوە هەیە لەم شوێنە کێشەی ئەمنی هەیە کەواتە لە ڕابردوو خۆتان نزانم پێکاتەی سونە لە حکومەت تۆزێک دوور و بەڵام ئێستا کە اختلاتی حکومەتی و تێکەڵاو بووە و حکومەتە پشتیوانی لێ دەکات ئەمە وا دەکات کە زیاتر حکومەتەکە بەهێزبی لەگەڵ دانیشتوانی شاری ناوچەکە بۆیە ئەمە گەشت بینن کە بە بوونی هەواڵانی ئەنجومەنی پارێزگای نەیناوە بە دەورەی ئێستا کە بتوانن کارێکی باش بکەن و ئەم کارانە بێتە هۆی ئەوەی گەشەکەندن و پێشکەوتنی شاری مووسڵ و مووسڵ لە چەند ساڵی ڕابردوو لە زۆر شت بێبەش کراوە بە تایبەتی دروستکردنی فەنادقی گەورە مەتار نەخۆشخانە گەورەکان کە پێویستی پێ شارێک 5 ملیۆن کەس بێت بۆیە ئێستا دەست پێ کردووە ئومێد دەکەین کە بە چاودێری ئەنجومەنی پارێزگاوە بەڕێز پارێزگاری نەیناوە و هەموو لایەنە سیاسەکان و تەنانەت لە حکوومەتی بەغداد چاودێریشی زۆر بەهێز دەکرد کە مەتاری شاری سلێمە ئێستا شاری مووسڵ تەواو بێت و دوای ئەوە نەخۆشخانە گەورەکان کە ئێستا لە ژێر دروستکردیان ئەمانەت تەواو بۆ ئەوەی هەنگاوشتری گەورەی شاری مووسڵ بێتە پێش بۆیە پێکەوشیان لە شاری مووسڵ نالێم تەبیعی بووتەوە 100% هەموو خەڵکەکە گەڕایتەوە بەڵام 90 باش گەڕایتەوە شوێنەکانی خۆیان و ئەوەی ماوە بەشێک لە دەشتی نەیناوە یان مەسیحەکانی سنتەری شار وە یەزیدیەکانە لە شنگار و ئەمەش دەبێت معالەجە بکرێت بە خزمەتکردنەوە چەند ساڵەکە قەزای قایمەقامی شنگار و دوو ناحیەکان دەوائیرەکان ئیشیان نەدەکرێتەوە بەڕێوەبەریان نەبوو دەستخۆشیان لێ دەکەین کە لە چەند هەفتەی ڕابردووە ئەنجومەنی پارێزگا قراراتی تەندروستیدا بۆ ئەوەی بتوانێت ئەم ئەنجومەنە خۆجییانە یان ئەم بەڕێوەبەراتی خۆجییانە ئەکتیو بکرێت و ئیشەکانی خۆیان بکەن. زۆر باشە ئوستاز محەممەد ینی ئێوە ئەو هاوپەیمانێتی دروستان کردو لە ناو مەجلیسی محافەزەی مووسڵ نینەوە دژی هیچ حزب و هیچ کەسێکە یاخۆت تەنها بۆ ئەوەیە کە بەیەکەوە بتوانن بە هەموو ئەوانەی کە کورسیان بردوێتەوە هاوپەیمانێتێک پێک بێنن بۆ خزمەتی پارێزگای نینەوە. بەڵێ سپاس بۆ پرسیارەکەت بێگومان ئەنجومەنی پارێزگای نینەوە کە لە ماوەی 6 مانگی ڕابردوودا پێکەنراوە کە لە هەمان کاتدا ئەنجومەنی پارێزگا لەم ماوەیەدا توانێتی بەڕێکەوتنی لایەنەکان حکوومەتیشی خۆجێی لە نینەوە پێک بێنێ لەسەر بنەمای بەرکەوتەی هەڵبژاردن لایەنەکان لە هەمان کاتدا ئەنجومەنی پارێزگا لەم ماوەیەدا ڕۆڵێکی چالاکی بینیوە ڕۆڵێکی نیشتیمانی لە ئاستی پارێزگاکە بینیوە هەوڵمان داوە بەیەکەوە کار بکەین بە باشترین شێوە هەوڵمان داوە ئەو لایەنانەی کە نەیاری ئێمەن بەیەکەوە کار بکەین بۆ ئەوەی کاروبارەکان باشتر بەڕێوە بچێ یان بە باشترین شێوە بەڕاوە بچێ ئێمە کە نزیکەی 20 ئەندامی ئەنجومنی پارێزگای نینەوە دەبین کە بەشێکیان پێکاتەکانن 3 کەسیان پێکاتەی پێکاتەکانن ئێمە لەم کاتەدا 16 ئەندامی ئەنجومنی پارێزگا لە چوارچەوەی بەرەیەکدا کۆبووینەتەوە کە ئەم بەرەی ئێمە زۆرینەی ئەنجومنی پارێزگای پێکێناوە لە بەرامبەردا هاوپەیمانی نینەوەی یەکگرتوو هەیە لەگەڵ فراکسۆنی پارتی کە ئەوان ژمارێک ئەندامی تریان هەیە کە کەمترن لە ئێمە و کەمینەن لە ئەنجومەنی پارێزگادا بێگومان هەردوو لایەنەکە ڕۆڵی باشیان هەیە بە بەشێکی زۆر لە سەرکردەکانی نیشتیمانیەکان سەرکرد نیشتیمانەکان بەشێکن لە پێکەنانی ئەم بەرەی کە ئێمە تێیدا بەشدارین لەوانە بابڵ تاڵبانی لەمانە هادی عامری محەممەد الحەلبوسی لە هەمان کاتدا بەشێکی زۆر لە کەژمارەی دە ئەندامی ئەنجومەنی پارێزگا ئەندامانی زۆر چالاک و ڕۆڵیان هەبوو لە پێکەنانی ئەم بەرەیەدا بۆیە ئێمە هەوڵمان داوە کارەکان بەڵێ بە پێکەوە کارکردن بکەین ئێمە لە ماوەی نەبوونی دەزانین لە ماوەی نەبوونی ئەنجومەنی پارێزگاکاندا
کۆمەڵێک ئەنجومەنی تر هەبوون پێشووتر کە ماوەیان بەسەر چووە چالاک نەبوون بۆیە کاتێک ئێمە ئەنجومەنی پارێزگامان چالاک کردەوە هەوڵماندا بە جوێرەی دەستور دەسەڵاتەکانی خۆمان پەیڕۆ بکەین لەوانەش بەشێک لە دەسەڵاتی ئەنجومەنی قەزاکان و شارەوانەکان گەڕاوەتەوە بۆ ئەنجومەنی پارێزگاکان چونکە ئەوان ناچالاکن بۆیە بە جوێرەی یاسا بە جوێرەی دەستور ئەنجومەنی پارێزگا دەتوانێت لە پرسراوەی قەزاکان و ناحیەکان هەڵبژێرێت ئێمە لە نینەوادا ژمارەیەک بەڕێوەبەرایەتیمان ژمارەیەک قەزا و ناحیەمان هەیە کە بەشێک لەوانە زیاتر لە 20 ساڵ بوو کە لە پۆستەکانیاندا مابوونەوە کە لەو کاتانەدا بووە کە هەندێک لایەن پۆستی ئەندامی زۆریان لە ئەنجومەنی پارێزگادا هەبووە بۆیە گۆڕانکاریان تێدا نەکراوە و ماوەی یاساییان بەسەر چووە لەوانە پۆستی قایم هەبوو پۆستی بەڕێوەبەری ناحیە هەبوو بۆیە ئێمە ناچار بووین کە پەنا بۆ یاسا بەرین بۆی گۆڕانکاری بکەین بۆ ئەوەی مامەڵە لەگەڵ ئەو دۆسێدا بکەین پەنامان برد بۆ دەستور لەو چوارچێوێدا ئێمە ئەو هەنگاوەمان ناکە بووە لەم کاتەدا ئەوەی کە پێویستە حکوومەتی خۆجێی نینەوە فەرمانی دەست بەکاربوون دەربکات بۆ ئەوانەی کە ئەنجومەنی پارێزگا دەنجی لەسەرداون بۆ ئێمە ئێستا چاوەڕێی حکوومەتی نینەوەین کە بڕیار لەسەر گۆڕانکاریەکان بدات و فەرمانیان پێ دەربکات و بڕیارەکانی ئەنجومەنی پارێزگاش پابندکردن بۆ حکوومەتی خۆجێی نینەوە و وەکو دەزانن لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوشدا ئەنجومەنی دەوڵەت و چەند دامەزراوەیەک تریش لە عێراق بڕیاریاندا بە یاسایی بوونی بڕیاری گۆڕانکاریەکان لە پارێزگای نینەوە هیچ لەوانە ئەنجومەنی شورا کە ئێستا بۆتە ئەنجومەنی دەوڵەت و لە هەمان کاتدا دەستەی هەماهەنگی بینی پارێزگاکان کاتێ پرسیاریان لێ کراوە بەو شێوەیە ڕوونکردنەوەیان داوە کە دەڵێت گۆڕانکاری لە پۆستی پارێزگاکاندا هەر کاتێک بەڕێوەبەری قایمێک یاخود بەڕێوەبەری ناحەیەک ماوەکەی بەسەر چوو لەوانەش بە هەماشەوە بەڕێوەبەرە گشتەکانیش ئێمە مەبەستمان هیچ لایەنێک نییە و هەموو لایەنێکیش مافی ئەوەی هەیە کە بۆ چوونی خۆی بڵێ و مافی خۆی بە جوێرەی بەرکەوتەی هەڵبژاردن وەربگرێ و ئێمە ڕێز لە هەموو لایەنە براوەکانی ئەنجومەنی پارێزگای نینەوە دەگرین بۆیە لەم دیدارەماندا لەگەڵ بەڕێز باوڵ جەڕەتەڵبانی باسی ئەومان کرد کە ئێمە دەمانەوێت کە پەیوەندێکی زۆر باشمان هەبێت لەگەڵ حکوومەتی فیدراڵ چونکە ئێمە لە سەرەتای کارکردنەوە باسی ئەومان کرد کە پێویستە خوێنی تازە بێتە ناو حکوومەتی خۆجێی پارێزگاکان بۆ قایمەکان بەڕێوەبەری ناحیەکان خەڵکی نوێ بێتە پێشەوە چونکە پارێزگاکەی ئێمە لە سەردەمی ڕخراوی تیرۆریستی داعشدا بە تەواوی وێران بوو و بە هەوڵی هێزە ئەمنیەکان دۆخەکە گۆڕانکاری بەسەرداهات و ئێستا دۆخی سیاسی نینەوە دەتوانم بڵێم دوای هەڵبژاردن و ئەو پرۆسە دیموکراسی کە کرا دۆخێکی باشە لە هەمان کاتدا لە بواری ئابووریدا جوڵە هەیە گۆڕانکاری ڕووی داوە بە تایبەتی ئێمە داواشمان لە بەڕێزەنابی باوڵ جەڕەتەڵبانی کرد کە پێکەوە کارکردنمان هەبێت لەگەڵ سلێمانی باز لەوە ئەکرێ کە ڕێگە نادرێ بڕیارەکەی ئەنجومەنی پارێزگا لە قەزای مەخمور و لە ناحیەکانی تر تەطبیق بکرێت جێبەجێ بکرێت هیچ کەسێک دەتوانێت ڕێگری لەو قەراری ئەنجومەنی محافظەی نینەوە بکات؟ هەموو دەسەڵاتێک لەم کاتەدا لای ئەنجومەنی پارێزگایە ئەنجومەنی پارێزگا بڕیار دەدا کە چۆن بەڕێوەبەری ناحیەکان قایمەکان هەڵدەبژێنن لە ناویاندا قایمی مەخمور وەروە قایمی شنگال و تلکێف و تەلاقفەر و هەروەها حەمدانیە و هەموو ناوچەکانی تر ئەم دەسەڵاتە تەنها لە دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگاکاندا ئەوە کە باز دەکرێت بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان نەیتوانیەوە بە شێوەیەکی باش لەو ناوچەیەدا ڕۆڵی هەبێت لە پرۆژە خزمەتگوزاریەکان ئێمە
ئێمە دەبینین کە یەکێتی کە بڕیارە ئەم پۆستە وەربگرێ یەکێکە لە پێکێنەرە سەرچیەکانی ئەنجومەنی پارێزگا بۆیە ئێمە زۆر بەلامانەوە باش بوو کە ئەم دەرفەتە بدرێ بە یەکێتی کە بەڕێوەبردننی ئەم قەزایە لە ئەستەوە بگرێ بۆ ئەوەی بتوانێت ڕۆڵی هەبێت لە گەشەپێدانی پەرەپێدانی ئاوەدانی لە ئەو ناوچەیەدا بە تایبەتی کە ئەم هێزە ڕۆڵشی هەبووە لە دوای ساڵی 2014ەوە لە ڕووداوەکانی ساڵ 2014 لە ئازادکردنی ناوچەکاندا بۆیە لەم کاتەدا ئێمە هاوپەیمانێتەکەی ئێمە بەو ئاراستەیە دەڕۆین کە سوود لە هەرێمی کوردستان وەربگرین سوود لە ئەزمموی هەرێمی کوردستان وەربگرین وەکوونەینەوە بە تایبەتی ئێمە لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی پارێزگادا لەگەڵ هەموو لایەنەکان لە ناو وێنشیاندا فراکسیۆنی پارتی باسی ئەومان کردووە کە کۆمەڵێک بەرکەوتی تری هەڵبژاردنیش هەیە کە بەشێکە لە بەرکەوتەی هەڵبژاردننی ئەو لایەنانەوە ئێمە بەلامانەوە باشە و ئەوانیش دەتوانن بەشدار بن بە تایبەتی کە لەم کاتەدا هێندێک پۆستی تری کارژێڕی هەن کە یەکلایی نەبوونەتەوە دەکرێت بە جۆرەی بەرکەوتەی هەڵبژاردن مامەڵەیان لەگەڵ بکرێ بە تایبەتی دوایین یاسای هەموارکراوی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کە ئەم یاسایە کاری ئێمەی وەکو ئەنجومەنی پارێزگاکان ڕێخستووە پێم وایە کە ئێمە بەو ئاراستەیە دەڕۆین کە ئومێدیشمان هەیە کە بە حکوومەتی فیدراڵ کە هەوڵ بدە ڕۆڵی هەبێ ئەویش لە زیاتر پەرەپێدانی پارێزگاکەماندا دەبێت ئێمە ئەم ئەرکە لە ئەستۆ بگرین دەبێت لە هەموو عێراق مرۆڤ ڕێز لێگیراو بێ ئێمە دەبینین کە جیاوازیەکی باش هەیە مەسەلەن لە نێوان سلێمانی و لەگەڵ پارێزگاکانی تری هەرێم و بۆیە ئێمە پێمان وایە کە پێویستە ئێمە هەردوو هەرسێلا وەکو هەرێمی کوردستان حکوومەتی فیدراڵ بەرپرسانی ئەنجومەنی پارێزگای نینەوە بەیەکەوە کار بکەین بۆ ئەوەی سوود لە ئەزمونونەکان و پێکەوە کارکردن وەربگرین دەبێت کارکردنیشمان لەسەر بنەمای دەستور بێ وەروە لەسەر بنەمای یاسا بێ لەسەر بنەمای دیموکراسی بێ هەمووشمان پێمان وایە کە بەشدار بووین لە نووسینەوەی دەستور بەشدار بووین لە دامەزرانی دیموکراسیەت لە عێراق کاگاڕاست ئەو ئیتفاقی ئێوە کردوتانە لە پێناو چی بووە و دژی پارتی بووە یان دژی هیچلایەنێک بۆ کۆ پرسیاری لە کاک محەممەدم لە ئوستاز محەممەدم کرد ئەو بۆی بینەرانی بەڕێز و خۆشەویست لەم اتفاقە تێبگەن ئەو اتفاقە نەکاوە بۆ دژی کەس ئەگەر ئێمە زۆرینەین لە ئەنجومەنی پارێزگای نەیناوە و 16 ئەندامی ئەنجومەنی محافەزە لە کوتلەی نەیناوی مستەقبەڵن ئەگەر بمانی ویستای پارێزگارمان نەدا ئەوان جێگیری یەکەمی پارێزگارمان نەدانێ ئیتر گۆمەڵێک مەنسەبیان لەدەستەوە دوای ئەوەش ئێمە ئەم وەحداتی ئیداری لەسەر هەر کەسە و بەستحقاق خۆیان دابەش کردووە سیوێک وەحدەی ئیداریمان هەیە ئێمە 20مان دابەش کردووە 11 ماوە بۆ 11 ماوەوان 13 ئێمە 16 ئێمە حسابی ئەومان کردووە سنتەری شاری مووسمان بەجێهێشتووە دانیشتوانی سنتەری شاری مووسڵ 3 ملیۆن یعنی قەزاکەی شاری مووسڵ بەقەدەر 5 قایمەقامەیە کە ئێمە وەلمان گرتووە بۆ برادرانمان بەجێهێشتووە نەیناوە موحەدە و برادرانی پارتی 4 مەقعدیان هەیە 4 بەڕێوەبەری ناحیە و قایمەقامیان بەردەکەوێت ئێستا ئەوان قایمەقامی شێخانیان لایە مدیر ناحیەی گوێریان لایە مدیر ناحیەی دیبەگەیان لایە مەلاقەرەیان لایە مدیر ناحیەی زێرکانیان لایە مدیر ناحیەی ئەلقوشیان لایە مدیر ناحیەی فایدایان لایە ینی نزیکەی 7 پۆست 8 پۆستیان لایە ینی زیاد لە حەدی خۆشیان لەدەستیانە و برادران نانەوێت بە ئێمە کە چوونی هەڵبژاردن دەبی هەمومان بە نەتایجی هەڵبژاردن ڕازی بین ئێستا شتێکی نوێ هەیە لە شاری مووسڵ لە ڕابردوو پێکاتەی سونە بەشداری هەڵبژاردنیان نەدەکرد ڕێژەی کورد زیاتری دەکرد پارتی 12 مەقعدی دەبرد لایەنەکانی تر بەهەمان بەڵام ئەم جارە بەشداریی بەهێز کرا لە شاری مووسڵ و کورسی پارتی دابەزی بۆ 4 ئەندام بۆیە دەبێت بزانن ئەمەی لە ڕابردوو دەچۆ سەر ئەمە کۆتایی هاتووە ئەمە شتێکە ئەمری واقع و دەبێت تەسمیلی ئەم ئیرادە بن و ئەمە ناچێتە سەر تۆ معقول نییە 4 مەقعدت هەبی 20 وحدەی ئیداری لە بەردەستبی ئەوە بە دڵنیاییەوە جێبەجێ ناکرێتەوە دڵنیا بن یەکێتی نیشتمانی کوردستانی مە لەگەڵ هەر لایەنێک کە
حوارمان کردی بقەت هیچ کەسێکمان پشت بۆ نەخستەوە مە خۆمان بەڕاستی جوابمانش بۆ پارتی ناردووە کە پێکەوە لە کەرکووک لە مووسڵ پێکەوە بین قازانج دەکەین بەڵام جوابیان نەبوو و من بۆ بینەرانی خۆشەویستیش ئاگدار بکەمەوە لە ئاخر کۆبنەوەکەی ئێمە و پارتی من بەشدار بووم جەنابی سەرۆک باپەڕ گوتی ئێستا ئامادەم فراکسیۆنی ئەنجومەنی پارێزگار لە کەرکووک و لە مووسڵ بکەین یەک و ئەعلانی هیچ جوابێکیان نەداوە تا ئێستا ئەوم خۆم جوابیان بۆ ناردوتم بەبە ئێمە و دوو کورسی ئێمە هەیە هاوکارتان دەبین لە مووسڵ ئێوە لە کەرکووک هاوکارمان بین وەڵامیان نەداوە برادرانی پارتی و جێشان لێمە ئەمە برادران زۆر لە کۆبنەوەکە بەشدار بوون بۆیە سەرڕای ئەمەش ئەوە برادران لە تەحالفەکەی ئێمە قەت نەمانویستێ ڕۆژێک هەر پیانمان گوتۆ دەبێت پشتی پارتیش پارێزرا بوو و پشتیلانەکان تیش پارێزرای بەڵام پێست عقاقی هەڵبژاردن بەڵام برادر بەداخەوە برادرانی پارتی لە زۆر شوێن جێمان لە دەبی تەنها هیچە ناتە پێشچاوی تەنها ئەم سێ پۆستەی یەکێتیان دێتە پێشچاوی کە باستەکاکی خۆڵ باگرێت و باسی ئەوانەی تر ناکەن تەنها ئەمە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە بەڕاستی حەقوای ئەوان بزانن کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەشێک لەو پۆستانەی کە ئەگەر یەکێتی نەبووە ئەوانەش دەڕۆیشت وەکولایەنێکی کوردی توانیتمان ئەوانە وەرگنی خزمەتی سنوورەکە بکەین بۆیە هیواداران برادرانی پارتیش دەست بە گفتوگۆ بکەن لە شاری مووسڵ لەگەڵ تەحالفی نەیناوی مستەقبەل وەرگەل نەیناوی موحەدە کە بتوانین ئەم شارە کە لە ڕابردوو زۆر معاناتێ بۆ ئەم معاناتانە چارەسەر بکەین و ئەمەی کە باز دەکرێت پرسیار لە جەنابی جێگیری سەرۆکی پارێزگاریش کرد لۆ جێبەجێکەکەم قرارانەی کە لە مەجلیسی پارێزگادرا و قراری دەستوری و یاساین و مەجلیسی دەوڵات تا ئێستا چی ڕێگرێت تا ئێستا خۆی لە قانونە دەبێت پارێزگار ئیمزا بکە و موافقە لەسەر بکەرەوەی دەست بەکاربوونیان بوو کە تا ئێستا پارێزگار نەیکردووە پارێزگار لەژێر فشاری ئەواندا لەژێر فشاری نەیناوە موحەدە چکە لە ڕابردووە و کاندیدی ئەوان بوو بۆ پارێزگار تۆزێک تووشی حراج بووە بەڵام هەفتەیەک 5 ڕۆژ 10 ڕۆژ تاخیرکە بەڵام کۆتاییەکەی هەر دەبی قرارەکە جێبەجێ بکرێت چکە قراری مەجلیسی محافەزە هەر ناوەشێتەوە بە دوو حالەت نەبی یان خۆیان هەڵوەشێندەوە یان ئەوە تا دەبی لە پەرلەمانی عێراق دەنگ لەسەر بدرێت 5 قرارە هەڵوەشێتەوە ئەوش دەبی ئەسبابی هەبی لە ئەوەی قرارەکە هەڵوەشێنەوە نا قراری مەجلیسی محافەزەی نەیناوە و بەو کۆتا قراری مەجلیسی دەوڵەت قراری ملزەمە و بۆ هەموو پارێزگاکان دەڵێت گۆڕانکاری لە قایمەقام و مدیر نەحریەکان لە دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگای ئەمە شتێکە کۆتایی پێهاتەوە دەبی جێبەجێ بکرێت برای بەڕێزم باسی کرد لە حاڵەتێک جەنابی پارێزگار لەم هەفتە تاخیر بکات پەنا دەبینە بۆ دادگای فدرالی و لێرە یەکلا دەکرێتەوە بە دڵنیاییەوە 100% لە قازانجی قرارەکەی نەیناوی مستەقبەل کۆتایی ئەوەی ئێوە لەگەڵیان ڕێکەوتون هیچیان دژی کوردن بەڕاستیەوە پرسیارە ئێمە ئەوانە لەگەلیان ڕێککەوتون چێت ئەو تەحالوفەی کە هەتانە پێکاتەی مەسیحە بەڵێ کۆتەی مەسیحە کۆتەی یەزیدیە کۆتەی شەبەکە دوای ئەوە دێ بەڕێز حیزبەکەی حیزبی تەقەدمی جەنابی حەلبوسیە حیزبی تەزدیدەکە شێخ فەلاح زێدان دەکە کە لە پێکاتەی سوننەیە و حەلبوسی و جەنابی کاک محەممەد جێگری کە پێشتر لە نێناوە ئەهلە و ئێستا مستەقلە ناوەوە کە یەویش لە پێکاتەی سوننەیە جبورن و ئەوەی تر دەمینێتەوە کە عقدی وەتەنیە کە شێخ فالح فەیاز سەرپەرشی دەکاوە شێخ ڕێیانکەڵ دانیش وەکو قایمەی هەویەی وەتەنی و هەموو ینی کەواتە تو حساب کە ئێستا شەبە کاکەی یەزیدی کورد عەرەب تورکمانی شیعە تورکمانی سونە موجودن لە ناو ئەم نەیناوی مستەقبەلە پێکاتەی مووسڵتان تقریبا ڕەچاو کردن هەمووی ئەم تەحالفەی ئێمە من بەرپرسیارم لە قسەکانی خۆم کاکەی تێدایە یەزیدی تێدایە تورکمانی شیعە تورکمانی سونە عەرەبی سونە عەرەبی سونە شەبەک یەزیدی پێکاتەکانی کوردیش تێدا ینی هەموو پێکاتەکانی شاری مووسڵ هیچ پێکاتەیەک نییە ناو ئەوە ئەنجومەنە نەبێ پێم وایە بە دەگمەن لە عێراق دەتوانن تەحالفەکی ئەوها دروست بکرێت لە هەموو پێکاتەکان بیت پێکاتەی بەرامبەر کە تەنها عەرەبی سونە و پارتی دیموکراتی کوردستانن کە دژێوکەرە بەڵام ئەم نەیناوی مستەقبەل هەموو پێکاتەکانی لەخۆگرتەوە بە وجدانەوە شانی ئەمانە من زۆر ئاگام لێ بوو 5 داوای کۆبنانێکنەوە با گفتوگۆ بکەین لەسەروانە بەڵام ئەوان بە حکمی ئەوەی کە ئیدارەکە لە دەستژێر دەسەڵاتی خۆیان بوو خۆیان دەدزیەوە لەوەی کۆبنەوە بکەنەوەی قسە لەسەر گۆڕانکاریەکانی بکە بکەنەوە بۆیە من دڵنیان دەکەمەوە کە نیەتی هەواڵانی نەیناوی مستەقبەل و قیاداتی نەیناوی مستەقبەل تەحالفی نەیناوی مستەقبەل ئەوە نییە هیچ لایەنێک پەراویز ئەگەر
ئێستا دەتوانین پارێزگار دابنین پارێزگارێک لە خۆمان بەڵام ئەمە پارێزگارماندا ئەوە جێگری محافظمان داوان حسابی ئەو استحقاقی ئەوانش کراوە ئەو نیە بە زۆری نەبێ بە هیچ شێوەیەک بەڵام تۆ داوای استحقاقی خۆت دەکەی ئەگەر پێش مەجبورین ئێمە خۆ لایەنە سیاسەکان قرارەکە بدەین لۆ ئەوەی بتوانین ئەم هاوسەنگی هێز و بتوانین ئەو خەڵکانی کە دەنگی پێداوە چاوەڕوانی خزمەتکردن دەکە بۆی بتوانانی خزمەتی خەڵکی خۆت بکەی بە دڵنیاییەوە حەقی خۆتە تۆ ئێمە 2 کورسیمان هەیە لە شاری مووسڵ 50,000 دەنگی نایە یەکێتی 50,000 دەنگ کەم نییە خەڵک داوای شتر لێ دەکەن و ئەگەر خەڵک بڵێن یەکێتی شوانی کوردستان دەنگی نییە ئێمە لە دەشتی نیناوە یەکەم بوو ناو کاکەیەکان یەکێتی یەکەم بووە لە باشووقە ئێمە یەکەم بووینە ناو سنتەری مەخمور ئێمە و پارتی وەکو یەکن پێم وایە 50 دەگێکمان فەرقە لە ناشنگار هەر بامان شێوە ئێمە لە سنووری لە زۆربەی شوێنەکان ئێمە لە پێش هەروانشتان وەرگرتووە کە ئەوانشمان وەرگرتووە کە ئێمە وەزع باش بۆ ئیدارەی چێتی پێشتر ینی ئەوە نە بۆ پارتی ئاگاداری ئەوە نەبێ پێشتر دەستی تەبایی و هاوپەیمانیتان بۆ پارتی درێژ کردووە ئێستا پێشتر باسم کرد لە کۆبوونەوە بە برادرانی پارتی گوتراوە پێیان گوتراوە من لە کۆبنەوە کە بووم جەنابی سەرۆک باکوور پێیانی گوت تی با پێکەوە ماڵی کورد بکەین یەک و پێکەوە بتوانین دەستی براتی لەگەل لایەنەکانی تر درێژکەین چ لە کەرکووک لەگەل هەم تورکمان هەم عەرەب چ لە مووسڵیش پێکەوە بە هەمومان بتوانین هاوسەنگی بپارێزین. ئوستاز محەممەد ینی کاگاراس باسی ئەوەی کرد کە مۆزایکێک پێکهاتەیەک لە دانیشتوانی شاری مووسڵ لە ناو ئەو تەحالوفەی ئێوەدا هەیە دەتانەوێت چی بۆ پارێزگای نینەوە بکەن کە زۆرترین قوربانی و زۆرترین وێرانکاری لە سنووری پارێزگای نینەوە ڕوویداوە. أنا كما ذكرت لك يعني الخارطة السياسية تغيرت الآن. أعتقد في المرحلة القادمة سياسي نقشة سياسي لا سيكون نينوا قرانكاري بسردا هاتوا الوطني بديلا لم كاتدا دەتوانم بڵێم کە كل مقاعدهم ستتحول إلى الاتحاد بەشێک لە هەموو ئەو گۆڕانکارانی کە ئێستا لە نینەوە دەیبینین یەکێتی لەم قۆناغدا لە نینەوە کە بەشێکە لە ئەمبەرەی ئێمە ڕۆڵێکی گرنگی هێوە کاریگەری هەیە و بێگومان یەکێتی لە ماوەی ڕابردوو لە سەردەمی سەرۆک مام جەلالیشدا کاریگەری گرنگی هەبووە و سیاسەتی هیچ کاتێک سیاسەتی پەراوێزخستنی لایەنەکان لە هەمان کاتدا هیچ کاتێ نەیویستووە کە پەراوێزی ناوچە عەرەبیەکان بکرێت. سیاسەتی ئێمە کاتێ ئێمە باسی براکانمان دەکەین لە کورد لە هەروە ئێزدیەکان ئێمە باسی حزبێک دەکەین کە 20 ساڵ لەم ناوچانەدا پۆستی هەبووە و هێندە ناوچەی بەڕێوە بردووە کە دەتوانین بڵێین سیاسەتی پەراوێزخستنی لایەنەکانی جێبەجێ کردووە. ئێمە لە کاتی سوێند خواردنماندا سوێندمان خواردووە کە هەوڵ بدەین ئێمە سنووری پارێزگای نینەوە بپارێزین، خاکەکەی بپارێزین، ئاسمانەکەی بپارێزین. ئەگەر نەمانتوانی ئەو کارە بکەین بێگومان ئێمە دەبێ ئەو شوێنە ئەو پۆستە بەجێوێڵین بۆ کەسانی تر. لە هەمان کاتدا لە کاتێکدا کە ئەنجومەنی پارێزگای نینەوە کاتێکە چالاک نەبووە هێندێک گۆڕانکاری هەندێک هەنگاونراوە کە نایاسایی بوون و پێشەرکاری بوون. بۆ نمونە کاتێک بۆ نمونە قایمقامی هەندێ ناوچە دانراوە بەبێ بوونی ئەنجومەنی پارێزگای نینەوە دانراوە لە دووهۆکەوە بڕیاردراوە. بۆیە ئەوە ناگونجێت ناکرێت دووبارە بکرێتەوە. من پێم وایە کە ئێمە هەنگاوێک بەرەو ئەوە دەچین کە لە دادگای فێدراڵی باسی ئەوە بکەین کە چۆن سنوورە کارژێڕیەکانی پارێزگای نینەوە ڕێک بخرێنەوە لە ناو یەک چوارچێوەی پارێزگاکەدا. ئێمە ناتوانین بەخواستی لایەنێک کە پارتیە هەنگاو بنین و لە هەمان کاتدا لە ناوچەکانی تری وەکو سەلاحەدین و ناوچەکانی تریش کە سیاسەتێکی تایبەت جێبەجێ بکەین.
ئێمە وەکو پارێزگای نینەوە لە هەمان کاتدا من دەبێ بڵێم کە برانی ئێمەش لە یەکێتی نیشتیمانی کوردستان بەپێی ئەو بەرکەوت هەڵبژارنەی کە بەدەستیان هێناوە مافی ئەوان هەیە کە لە بەڕێوەبردننی نینەوادا لەو شوێنەی کە بە گونجاوی دەزانن خزمەتی خەڵک بکەن و پۆستیان هەبێت. بەتایبەتی لایەنەکان پێویستە لە بەو بەرنامەی خۆیان لە ڕێگای حکوومەتە خۆجێیەکان و قایم و بەڕێوەبەری ناحیەکانەوە جێبەجێ بکەن و ئەوەش بە جۆرەی دەستور ڕێگە پێدراوە. ئێمە نابێت ڕێگە بدەین کە بە هیچ شێوەیەک ناوچەیەک بکرێتە دەرەوەی پارێزگای نینەوە و بە شێوەیەکی تایبەت مامەڕێ لەگەڵ بکرێت لە دەرەوەی ڕێکەوتنەکان. ئێمە پێکاتەیەکمان هەیە کە پێکاتەی برایانی کوردمانن کە بوونێکی بەهێزیان هەیە دەتوانین بڵین لە سنووری پارێزگای نینەوەدا هەروەکو کە ئاراد شەغارەت باسی کرد کە پارێزگای نینەوە ژمارەیەک پێکاتی تێدایە و ئێمە لە دابشکردنی چۆنێتی بەڕێوەبردننی ناوچە کارژێڕیەکاندا هەموو ڕەچاوی هەموو حاڵەتێکمان کردووە و بەشێ لە پۆستەکانیشمان بۆ گفتوگۆ بەجێ هێشتووە بۆیە پێویستە لەمە دووە دەستکەین بە خزمەتکردنی خەڵکی خۆمان نابێت ئەو سیاسەتی کە هەندێک لایەن پەیڕەوی دەکەن کاریگەری هەبێت لەسەر خەڵک لەسەر حکوومەتی خۆجێی ئێمە ناتوانین لێپرسراوەتی هەڵا گەورەکان جارێکی تر بە ئەستۆ بگرینەوانێ بە تایبەتی لەوانە هاتنی داعش ئاوارەبوونی ملیۆنان کەس و کە خۆتان دەزانن شەهیدبوونی هەزاران کەس و برینداربوونی زیاتری لێکەوتەوە بە تایبەتی کە تا ئێستاش بەشێک لە قوربانیەکان مافەکانیان بەدەست نەهێناوەتەوە ئێمە زۆر ئەرکمان لە پێشە کە پێویستە بە هاوکاری بەسپاسەوە بەڕێسەرۆ وەزیران محەممەد شاسوودانی لە کاتێکە سەردانی پارێزگای نینەوانی کرد لەگەڵ لێپرسراوی حکوومەتی لێپرسراوەکانی تری حکوومەت باسی پێکەوە کارکردنمان کرد باسی پشگیری ئێمەی کرد لە هەمان کاتە ئێمە لە حکوومەتی خۆجێی سلێمانیش چاوەڕوانی ئەومان هەیە کە پشتیوانی نینەوە بکەن چاوەڕی ئەوە دەکەین کە هەموو لایەنەکان لەگەڵ بەغداد کار بکەین بۆ ئەوەی خزمەتی خەڵکی نینەوە بکەین بە تایبەتی کە ئێمە ناتوانین هەنگاوێک بنین کە خەڵک لە ناوچەی ترەوە بێنین بۆ بەڕێوەبردننی ناوچەکانی خۆمان ئێمە کەسێک هەڵدەبژێرین کە دەستپاک بێ خەڵکی ناوچەکە بێ بە تایبەتی ناشکرێ وەکو باسم کرد کە هێندێک پۆست هەبووە 20 ساڵ کەسەکە لە پۆستەکەیدا ماوەتەوە ئەوەش ناگونجێ پێویستە هەموو 4 ساڵ جارێک بەڕوبەری قایم بەڕوبەری ناحیەکان و بەڕوبەری گشتەکان گۆڕانکاریان تێدا بکرێ چونکە کاتێک کە لێپرسراوێک ماوەکەی تەواو دەبێت پێویستە قۆناغێکی تر دەست پێ بکە و ئەوەش هۆکاری سەرکەوتنە لە بەڕێوەبردننی پارێزگای نینەوەدا ئێمە دەبێت بەم ئاڕاستەی هەنگاو بنین هەروەکو ئێمە وەکو پارێزگای نینەوە وەکو پارێزگای سلێمانی کە دەبینن چەند دەواازەیەکی سنووری هەیە ئێمەش لە پارێزگای نینەوە دەواازەی سنووریمان هەیە کێڵگەی نەوتیمان هەیە سامانی سروشتیمان هەیە لە هەمان کاتدا کەرتی کشت و کاڵ توانای مرۆیی باشمان هەیە هەموو ئەوانە دەتوانن وا بکەن پارێزگای نینەوە پێشەنگ بێ لە خزمەت گوزاری خەڵکی خۆیدا لە هەمان کاتدا هاوکاری حکوومەتی عێراق وەرەگرتان بێت پەیامت بۆ هێز و لایەنە سیاسەکان بۆ خەڵکی کوردستان چێکە پێیان وایە یەکێتی پشتی لە پارتی کردووە و دەستی بۆ برایەتی درێژ نەکردووە و زیاتر لەگەڵ ئەو لایەنانە لایەنە عەرەبەکانەوە کردووە بۆش زۆر زار هەندێک لە پارتەکان ئەڵێن پارتیش نەحەقی نییە کە ئەوکۆی لە کەرکوو وەڵام من پەیامەکەم زۆر ڕۆنە پێشترش باسم کرد دەتوانن ئەو پرسیارەی من کردم بە جددی پرسیار لە برادرانی پارتی بکەن ئایا لە کۆبنەوەی یەکێتی پارتی ئێمە چمان گوتووە جەنابی سەرۆک باخۆڵ چی گوتووە وەڵامەکەی پارتی تا ئێستا چ بووەوە یەکێت نیشتیمانی کوردستان دڵنیای جەماوەری کوردستان دەکەینەوە قەت ئێمە ڕۆژان لەگەڵ یەکترازانی نێوان لایەنەکانین و ئێمە دەستی برایەتی و هاوکاری درێژ دەکەین و دەمانێت پێکەوە دابنیشینەوە پێکەوە گفتوگۆ بکەینەوە پێکەوە کوردایەتی بکەین لە مناوچانە بەداخەوە پارتی دیموکراتی کوردستان یەک هەنگاو نایەتە پێش و ئێمە ئێستاش ئامادەین بۆ هەر هەنگاوەکی برایەتی و من لەم وکێ دەڵێم
بە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە لە کەرکووک ئامادەین دەستی برایەتی لەگەڵ پارتی درێژکەین لە مووسڵیش ئێستا ئامادەین دەستی برایەتی درێژکەین بۆ بتوانین پێک ئەو کۆناغا هەستاری ئێستا هەیە دەرباز بەڵام ئەگە لەگەڵیشان کۆک و تەباش بن هەرەوە استحقاقتان دەبوو خۆشتێکی زیادر نەگرتووە ئەمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ شتێکی زیادمان نەگرتووە ئێمە تەنها لەو 21 وحدەی ئیداری سێمان وەرگرتووە ئەوەی تر لاری تر وەریگرتووە چونکە ئەمە باسمان کرد 29 مەقعد هەیە لە مووسڵ 31 وحدەی ئیداری هەیە یعنی حساب مەکرۆ هەر وحدەیەکی ئیداری یەک مەقعدی بەردەکەوێت بەو شێوازە دابەشکراوە بۆیە بەڵام پارتی دیموکراتی کوردستان ئێستا هەفت وحدەی لە دەستماوە 4 مەقعدی هەر ڕازیش نییە غەدری لێ نەکراوە بەڵام نازانم بۆ وا دەکەنی تر ناخۆشە بۆوانش کە 20 وحدەی داری هەبێت و ئێستا حوت لا بێتەوان دەڵێن نا ئەوانە حساب نییە کە لە دەرۆی ساتر ینی دەکاتەوە ئێستا لەژێر دەسەڵاتی ئاسایشی خۆن بەڵام چۆن دەبێت حساب بێت تۆ دەنگەکەی تو لەم شوێنانەیە دەنگەکە حساب دەکەی کورسی دەنی لەسەر مووسڵ بەڵام ئەوەی تر حساب ناکە ئێمە شتێکە بەڕاستی نەک ئێمە مەوزوعیەتی نییە کە قوبولیکە خۆن ئێمە دەتوانین لە بەر کوردایەتیوانە هەندێک چاپۆشتێکە بەڵام هەواڵانی تر ئەوان قبول ناکەن لەسەر حسابی ئەوانیش دەنجان هێناوە خەڵکیان هەیە لەو منتیقانەوە پێویستیان بەوەیە کە ممارەسەی دەسەڵاتی خۆیان بکەن زۆر باشە ئوستاز محەممەد ینی ئاخر پەیامت بۆ خەڵکی سلێمانی چییە بۆ چیت بینی ینی چیت لە سلێمانی بینی خەڵکی سلێمانی خەڵکی ئێمن خەڵکی خۆمانە سلێمانی پارێزگای خۆمانە ئێمە وەک عێراقیەکان شانازی پێوە دەکەین زۆر سپاسان دەکەین بۆ ئەو میوانە گەرم و گوڕە بە تایبەتی من ئەمڕۆکە لە سلێمانیش بینیم ئاوەدانێکی زۆر باشەیە ئاسایشێکی زۆر باشەیە کە ئاسایشێکی جێگیرە هیوادارم کە خەڵکی ئێمە لە سلێمانی هەمیشە ئاوا لە ئاسایش و لە خۆشگوزەرانی دابن لە هەمان کاتدا من سوپاسی شارەوانیەکانی ئێرە بکەم کە بەڕاستی من لە شقامەکانی ئێرەدا بینیم پاک و خاوێنێکی زۆر هەیە ژێرخانێکی باشەیە ئەوە منی زۆر دڵخۆش کرد ئەوەی کە بینیمان هیوادارین کە ئێمەش لە پارێزگاینەوە بتوانین بگەینە هەمانە و ئاستە و بۆ ئەوەش ئێمە زۆر پێویستیمان بەوەیە کە خەڵکی خۆمان لە هەرێمی کوردستان پشتیوانیمان بکەن سوود لە ئەزمموی ئەوان وەربگرین من دەمەوێت لێرەوە بڵێم کە حزبەکان کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی بافڵ جەڵال تەڵەبانی بێکەوە داوا بکەین کە حکوومەتی فێدراڵ هەوڵ بدات کە ئەنجومەنی پارێزگای نینەوە ئەو بڕیاری کە لە چەند هەفتەی ڕابردوو دای بۆ گۆڕانکاریەکان فشار بکەین بۆ ئەوی بڕیارەکان جێبەجێ بکرێن جارێکی تر من سوپاسی خەڵکی سلێمانی و حکوومەتی سلێمانی دەکەم سوپاس بۆ میوانداریتان وەکو وتم جارێکی تریش داوا لە پارتی دەکەین کە ئێمە براین بێنە سەر مێزی گفتوگۆ تا بێکەوە خزمەتی خەڵکی خۆمان لە نینەوە بکەین و لە هەمان کاتدا ڕەچاوی ئەوەش بکەین کە عێراق هەموو عێراقیەک مافی خۆیەتی لە هەرێمی کوردستان بێ لە هەر شوێنێکی تر بێ نیشتەجێ بێ ئێمە دەست درێژ دەکەین بۆ هەموو لایەنەکان بۆ پێکۆکارکردن بۆ زیاتر پەرەپێدانی نینەوە زۆر سپاسی میوانداری یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین لە هەمان کاتدا ئێمە ئەمڕۆ بانگەشت کراین لەلایەن بەڕێز بافڵ جەڵال تەڵەبانی کە ئێمە زۆر چێژمان وەرگرت لەم کە زۆر چێژمان وەرگرت لە ئەم مانەوەمان و لێرە لەگەڵ لەپرساوانی یەکێتی نیشتیمانی کوردستان ومێدەوارین کە ئەم جۆرە دیدارانە لە قۆناغی داهاتووشدا بەردەوام بن ومێدەوارین کە ئێوەش سەردانی پارێزگای خۆتان بکەن لە نینەوە چاوەڕێتان دەکەین کە ببینن کە پێکەوە کار بکەین تا بگەینە کەناری زۆر زۆر سپاس بەخێر بێی زۆر سپاس بۆ بەڕێز محەممەد عەبدوڵڵا زبوری جێگری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای نینەوە سپاس بۆ بەڕێز ئاراز محەممەد ئاغا
ئەندامی سەرکردایەتی چێتی نیشتیمانی کوردستان لە پسراوی مەڵبەندی نێنەوەیەکی سپاس بۆ دیدارم. بینەرانی خۆشیویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردنە مولاکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ.